يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، میوانانێک کەڕوتان کردوتە ماڵەکانی خوای پەروەردگار، ئەهلی ڕۆژووی ڕەمەزان، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار لەم کاتە پیرۆزەدا لەسەر ئێمەی ئەهلی ئیمان و سەرجەم ئەهلی قیبلە بێ لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. ڕوومان کردوتە ماڵەکانی تۆ خوای پەروەردگار، دڵیمان خۆشکەی، ماڵمان ئاوەدانکەی، سەرفرازی دنیا و قیامەتمانکەی یا رب العالمین، ئامین. خۆشەویستان و بەڕێزان، ئاینی پیرۆزی ئیسلام کاتێک وتاری هەینی داناوە، وتاری ڕۆژی جومعە لە فقهی ئیسلامیدا پێویستە باسی ئەو شتانە بکە کە موسڵمانان پێویستیان پێیەتی لە ماوەی ئەو هەفتەیەدا. بۆیە ئەگەر بگونجێ و بۆمان بکرێ، باشتر وایە هەمیشە لەسەر حەدەثەکانی ڕۆژگاری ئەو ڕۆژەی کە تیا دەژین بدوێین. ئەم مانگەی کە ئێمە تێیداین کۆمەڵک مناسەبەتی تێدایە. مانگی حوزەیران لە چواردەی شەشدا، چواردەی حوزەیرانی هەموو ساڵێک پێی دەوترێ ڕۆژی خوێنبەخشینی جیهانی، ڕۆژی جیهانی خوێنبەخشین. ئەم ڕۆژە بزانین لە چیەوە هاتووە و بەویستی خوای پەروەردگار لەم وتارەدا باسی خێری خوێنبەخشین دەکەین. چواردەی شەش ڕۆژی لەدایکبوونی زانایەکی گەورەیە بە ناونیشانی کارل لاندیشتایر. ئەم زانە کارل لە چواردەی شەشدا لە ساڵی 1900دا لەدایک بووە، پیاوێکە خەڵکی نەمسایە. بۆچی ئەم ڕۆژە، ڕۆژی لەدایکبوونی دکتۆر کارل هەڵبژێردرا بە ڕۆژی جیهانی خوێنبەخشین؟ چونکە ئەو پیاوە بوو گروپی خوێنی دۆزیەوە، هەتا ئەو نەیدۆزیبەوە کەس نەیدەزانی جۆرەکانی خوێن ئەی زائید و ئۆ زائید و ئەوانە هەیە. بۆیە چەند خۆشە ئینسان ڕۆژی لەدایکبوونی ساڵانە یاد بکرێتەوە. ڕۆژی لەدایکبوونی کارل لاندیشتاینەر کە خەڵکی نەمسایە و لە 1900 لەدایک بووە، بوو بە ڕۆژی جیهانی خوێنبەخشین. ئەو بوو گروپەکانی خوێنی دۆزیەوە و لەو کاتەوە خوێن گواستنەوە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەستی پێکرد. یەکەم جار کە خوێنی مرۆڤێک گواسترایەوە بۆ ئینسانێکی تر لە ساڵی 1921 بوو. لە ساڵی 1930 بۆ یەکەم جار لە ئەمریکا بانقی خوێن دامەزرا. ئەم بانکی خوێنە کە خوێنی تێدا هەڵدەگیرێ، چونکە جاران خوێنەکە دەمەیەوە. لە ساڵی 1930 ئیتر ئەو چیسی خوێنە مادەیەکی تێدەکرێت کە ناهێڵێ خوێنەکە بمەیەتەوانێ وەکو خۆی ڕای دەگرێت لە شوێنێکی ساردا. چەند زانیاریەک دەدەین بە ئێوەی موسڵمان و ئەهلی مزگەوت و جومعە لەسەر بابەتی خوێن. زانیاری یەکەم، گروپەکانی خوێن بە پێی ئەو پرۆتینەی کە لەسەر خڕۆکە سوورەکە هەیە دابەش دەبێت بۆ چەند 4 گروپ: A، B، AB لەگەڵ O. لە 183 خوێنی مرۆڤەکان پۆزەتیفە، زائیدە. لە 170 مرۆڤەکان خوێنەکەیان نێگەتیڤ، ناقیسە. زانیاری دووەم، گروپی خوێن و کەسایەتیەکانی مرۆڤ. لە دێر زەمانەوە حەکیمەکان، دکتۆرەکان، زاناکانی بواری خوێن و کەسایەتی مرۆڤ قسەیان لەسەر ئەوە کردووە گروپی خوێنەکەی تۆ پەیوەندی بە جۆری کەسایەتی و شەخسیەت و ڕەفتارەکانی تۆوە هەیە. بۆ نمونە گروپی A لە 140 مرۆڤ خوێنەکەی ئەیە، لە 100 کەس 40 کەس خوێنەکەی لە جۆری ئەیە. لە 134 لەو 40 ئەی زائیدن، لە 106 لەو 40 ئەی ناقیسن. کەسایەتی ئەو کەسانەی کە گروپی خوێنەکەیان ئەی زائیدە، ئینسانانێکی هێمنن، لە سەرەخۆن، وردبینن، بەرهەمهێنن،
عقڵیان بەسەر عاتیفەیاندا زاڵە بە عقڵ بیر دەکەنەوە نەک بە سۆس دڵنەرمن شەرمنن حەز بە سەراحەت دەکەن ئەمانە سیفاتیان تەقریبەن هەموو ئاوا لە یەک نزیکە جۆری بە خوێنی گروپی بیە لە سەتا نۆی خەڵکی لە سەد کەس نۆ کەس خوێنەکەیان جۆری بیە لەو نۆ کەسە لە سەتا هەشتیان بی زائیدە لە سەتا یەک کەس بی ناقیسە کەسایەتی ئەمانە بەو جۆرەیە کەسانێکی دڵناسکن زیرەکن شانازی بە خۆیانەوە دەکەن بەهرەمەندن ناتوانن قسەی ناودڵیان بێڵنەوە ئیلا نهێنیان پێ ناپارێزرێ یەکسەر لە نزیکترین کاتە ئاشکرای دەکەن ئەمانەش بە زۆری هونەرمەند و ڕۆژنامەنووسن فعلەن وادەوە لە ڕۆژنامەنووس قسەیەکی لابەند ببێ هونەرمەندیش ئینسانانێکی دڵناسک زیرەک شانازی بە خۆیانەوە دەکەن حەز دەکەن دەرکەون لە کۆمەڵگادا بە زۆری ئەو دووچینە دەگرێتەوە سێەم گروپی ئەیبی لە سەتا چواری خەڵک گروپی خوێنیان ئەیبیە لە سەتا سێ ئەیبی زائیدە لە سەتا یەک ئەیبی ناقسە کەسایەتیان کەسانێکی ڕازگۆن ئەمانەت پارێزن کۆمەڵایەتین حەز بە تێکەڵاوی خەڵک دەکەن هەڵەی بەرامبەر لەبیر ناکەن دایمە شتیان لەبیر ناچێتەوە زوو تووڕە دەبن ڕاڕان لەسەر بڕیاردان و زۆرجار قەلەقیان پێوە دیارە ئەمانەش زۆربەیان لە بواری ئەدەب و شیعرا شاعیرەکان بەو جۆرەن گروپی ئۆ لە سەتا چل و حەوتی خەڵک خوێنەکەیان ئۆیە واتە لە هەموو گروپەکان زیاترە لە سەد کەس چل و حەوت کەس لەسەر زەویدا جۆری خوێنەکەی ئۆیە لە سەتا چلیان ئۆ زائیدە لە سەتا حەوتیان ئۆ ناقیسە کەسایەتی ئەو کەسانەی گروپی ئۆن ئینسانی کراوە و سادە و چالاک و ڕێزدار و بەغیرەتن حەزیان بەدەسەڵات و پلە و پایەیە دایمە حەزیان بە مەسئولیەتە ئێرەیی بە کەسانی تر دەبن دایمە هەستی منافەسەیان تێدا دەجوڵێ حەز دەکەن خۆیان لە هەموو خەڵک بەهێزتر و ناودارتر و لە پێشتر بن زۆر قسە دەکەن دەمیان کەم دەوەستێ ئەمانەش بە زۆری خۆیان دەبیننەوە لە سیاسیەکان و بەرپرسەکان داوانی بەرپرسی سیاسین هەروەها وەرزشەوانەکان ئەوانەی لە بواری وەرزشە دیقەت بدە ڕێک ئەو سیفەتانەیان تێدایە هەرچەند ئەمە زانایان لەم زانستی تازەدا ئەڵێن شەر نییە ئەمەی کە ئێستا ئێمە وتمان 100 دقایقی عیلمی بێ بە بەڵگەی عەقڵی ئینسان ئەخلاقی دەگۆڕێ ئەگەر وا بووە دەبووە ئینسانێک قەت ئەخلاقیاتی نەگۆڕێ بەڵام ئینسان ئەخلاقی دەگۆڕێ بەهۆی ژینگەکەیەوە لە ژینگەیەکە بە هەموو خەڵک ڕازگۆ بێ هەر لە خۆ تۆش ڕازگۆ دەبی لە ژینگەیەکە پەروەردە بە خەڵک پێعیب بێ کلێنسێک دە بە ئاوێک فڕێداتە سەرجادا تۆ هەر لە خۆتەوە شەرم دەکەی هەر ئەم کوردەی ئێمە کە دەچێتە ئەوروپا چەند پاک و خاوێن دەبێت چونکە پێعیبە کاتێک کە سەیرێکی کابرا گوڵە بە ڕۆژەیەک لە ناو پارکێکە ناخوا ئەم خۆی بە شەرمەزار دەزانێت توێکڵی گوڵە بە ڕۆژەکە فڕێدا بەڵام کاتێک تۆ بە شەقامێکە دەڕۆی سیارەی بەردەمە دووسێت دەبە و شەربەت و ئاو فڕێدەدا تۆش دان ناوەبی بەیتە ماڵەوە دڵی کوڕجا بۆ منیش وەکو ئەو نەکەم تۆش ژینگەکەی ئەو مەگە دەگمەن کارت لێ دەکا و تۆش پیسی دەکەی بۆیە ئەخلاقی بەشەر یەکەم ژینگەی دەوروبەر دەیگۆڕێ دووەم سیستمی پەروەردە و فێرکردن مەکتەبەکان و زانکۆکان ئەخلاقی ئینسان بەرەو چاک یان خراپ دەگۆڕێ سێم ئەو خێزانەی تیا پەروەردە دەبی ئەو کەسایەتی دایک و باوکەت چەند ڕەنگ دەداتەوە لەسەر کەسایەتی تۆ ئەخلاقی ئەو منداڵە کەسایەتی دایک و باوشی وەردەگرێ زانیاری سێم خوێنبەخشین زیان بە مرۆڤ ناگەیەنێ ئێمە لە کۆمەڵگەی کوردەواریدا لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان و هەموو لایەکدا دەبێت ئەو بیر و بۆچوونە هەڵە ڕاست بکەینەوە کە دەڵێی فڵان کەس خوێنی بەخشیوەوە دەزان تووشی نەخۆشی دەبێت حتا ئێستاش کەسانێک هەن لە خوێنبەخشین دەترسن بەڵام لە ڕووی زانستیەوە خوێنبەخشین زیانت پێ ناگەیەنێ بە مەرجێک بە پێی ڕێنماییەکان بێت کە دواتر باسییان دەکەین ئەو ڕێنمایانەی کە ئێستا لە موتارەدا جەنابت دەیبیستی تێتا مەوجود بێ ئەسڵەن مەترسێ لە خوێنبەخشین بە پێچەوانەوە نەک زیانی نییە واللهی ئیسفادەی گەلێ زۆرت پێدەگەیەنێ بۆ چونکە لە ڕووی زانستیەوە کاتێک کە تۆ خوێن دەبەخشی یەکسەر گورچیلەکانت هەست دەکەن کە بڕێکی کەم لە خڕۆکە سوورەکان فەوتاون گورچیلە ئیعازێک دەردەکا ئەڵێ بەشێک لە خوێنی ئەم ئینسانە لە خڕۆکە سوورەکانی لە جەستەی چۆتە دەرەوە دەست بەجێ
پرۆتینێک لە گورچیلەوە دەردەچێ و ئاماژە و ئیعازێک دەدا بە مۆخی ئێسک ئەڵە دەست کە بە دروستکردنی خوێنی تازە واتە یەکسەر لە گورچیلەوە فەرمانێکی وزاری دەردەچێ بۆ مۆخی ئێسک لە ناو مۆخی ئێسکیشدا خوێن دروست دەکرێت فڕۆکە سوورەکان یەکسەر خوێنێکی تازە دێتەوە شوێنەکەی کەواتە ئەو کەسێک کە خوێن دەبەخشێ نەک زەرەدی نەکرد خوێنێکی لێ ڕۆیشت خوێنێکی تەڕ و تازە و نوێ و پوخت هاتەوە شوێنەکەی ئەگەر نەتبەخشیایە ئەو ئاڵوگۆڕە لە ناو خوێنەکە تا دروست نەدەبوو. چوارەم ئەو بڕە خوێنەی لە کەسێک وەردەگیرێت لە 155 پلازمایە هەر گڵۆپێک خوێن لە 155 پلازمای خوێنە پلازمای خوێنیش لە 190 ئاوە بۆیە ئەو کەسەی خوێن دەبەخشێ پێش ئەوەی بچێت لەسەر کورسیەکە دانیشێ زۆر زۆر ضرورە بڕێکی چاک ئاو و شەربەت و شلەمەنی خواردبێتەوە ئەو کاتەش لەسەر کورسیەکە هەستای ئەبێت دەست بەجێ خێرا بڕۆی ئاو و شەربەت و شلەمەنیەکان بخۆیتەوە بۆ ئەوەی ئەم ئاوە لە دەستەدا قەرەبوو بکرێتەوە. پێنجەم زانیاری پێنجەم هەموو کەس دەتوانێت خوێن ببەخشێ لە دوو حاڵەتدا نەبێ یەکەم زەرەر لە خوێن بەخشەکە بدا دووەم زەرەر لە خوێن وەرگرەکە بدا بۆیە خوێن بەخشین بەم سیفەتانە دەبێت لە ئینسانە هەبێ ئەمە کۆمەڵە خاڵن بەڕێزان ئەمە وتاری جومعەیە ئیتر من حەز ناکەم هەر باسی سەرفترە و زەکات و ئەوانەتان بۆ بکەم حەز دەکەم ئەم حەقیقەتانە لە مزگەوتەوە بزانن هەر کەسێ ئەم سیفەتانەی لە خۆیان بینی با خوێن ببەخشێ ئەم سیفەتانە تیا نەبوو کەللەت گەرم نەبێت لە هەر شوێنە پازڕاژیرا بڕۆی سەرکەوی خوێن ببەخشی ئەزەرەر بە خۆش و بە خەڵکیش دەگەیەنی. یەکەمیان نابێ ئەو کەسەی خوێن دەبەخشێ لە 12 هەفتەی پێشوودا واتە لە 3 مانگی پێشوودا خوێنی بەخشی بێ ئەبێ بەلانی کەمەوە ماوەی ئەم خوێن بەخشینە لەگەڵ خوێن بەخشینێکی تریشە زاناکان دەفەرمون دکتۆرەکان 16 هەفتە بێ واتە 4 مانگ بێ 4 مانگ لەمەوبەر خوێنت بەخشی بێ ئێستا ئاساییە بەڵام تۆ 3 مانگ لەمەوبەر خوێنت بەخشی بێ نابێ بڕۆی جارشکە بەشداری خوێن بەخشین بکەیتەوە ئاگەر لەو فترەیە بێ لە بینی خوێن بەخشینەکاندا. دووەمیان لە کاتی خوێن بەخشیندا دەبێت سەیری ئەم قورگ و هەمانەی خۆت کەی ئەگە دەنگت گڕ بوو قورگت دەخورا دەکزایەوە بەڵغەمت هەبوو هەستت دەکرد کۆکەت هەیە سەرماد بووە نابێ بە هیچ شێوەیەک بەشداری خوێن بەخشین بکەیت ئەبێ فەحسێکی قورگی خۆت کە بزانی قورگت چەند سافە چونکە زۆربەی نەخۆشیەکان لە قورگا دەردەکەون. سێمیان دەرمانی دژە زیندەگی ئەنتیبایۆتیکت بەکار نەهێنابێ یان لە 2 هەفتەی داهاتوودا واتە 15 ڕۆژ پێیان خوێن بەخشینەکە ئیتیهابێک نەدبوو بێ ئیتیهابت لە پیساییدا نەبوو بێ ئیتیهابت لە میزا نەبوو بێ لە پاژمیزا نەدبوو بێ سەیری جەستەی خۆت بکەی شوێنێکت برین و چێماوی لێ نەهات پێتە دەرەوە 2 هەفتە پێش خوێن بەخشینەکە نابێت تۆ هیچ ئیتیهابێک لە جەستەتا بوو بێ. سێمیان چوارەمیان لە ماوەی 6 مانگ لەوە و پێشدا کوتانت بۆ نەکرابێ کوتانێک دژی نەخۆشیێک لە تۆ نەدرابێ حیجامە کەڵەشاخت نەگرت بێ ئێستا هەر کۆڵانێک دەبینی نازانم وەزارەتی تەندروستی بۆ ئاکەم تەرخەمە هەر شوێنە دەبینی کابراەک ڕاست دەبێتەوە کوپێک لە پشتی خەڵک دەدا ئەتەناوە نە دکتۆرن نە مەعاون طبی نازانم هەر لە خۆوە دەبێت 6 مانگ لەوە و پێش تۆ کەڵەشاخت لە خۆ نەگر پێ ئەگە خوێن ببەخشی ئاگاداری مەوعیدی کەڵەشاخەکە دەبی 6 مانگ لەوە و پێش 6 مانگ پێش خوێن بەخشینەکە دەرزی سینید لە لەش نەدرابێ بەکارن نێنابێ. پێنجەم هەفتەیەک پێش خوێن بەخشین ددانن نەکێشابێ واتە تۆ 7 ڕۆژ لەمەوبەر دانێکی کێشابێ ئێستا مافی خوێن بەخشینن نییە ئەبێ هەفتەیەک زیاتر بێ بەسەر دان کێشانەکەتدا. شەشەمیان سەرەی فەحسی خوێنێکت نەنووسی بێ یان سەرەی عەمەلیاتێکت بۆ دانەندرابێ بڵێ لەمە دوا دەیکەم ئەگەر ئەو سەرێت لە خەستەخانە هەبوو مافی خوێن بەخشینن نییە. لە ڕووی تەمەنەوە ئەبێت تەمەنت لە 17 ساڵ زیاتر بێ نابێت منداڵێک گەنجێک تەمەنی 16 ساڵە بچێ خوێن ببەخشێ ئەبێت لە 17 زیاتر بی لەو سەریەوە نابێت لە 65 زیاتر بی لە 17 کەمتر نەبی لە 65 ساڵیش زیاتر نەبی پیاوێکی 70 ساڵ نابێت خوێنی لێبژیرێ. کێشی لەشت نابێت لە 50 کیلۆگرام کەمتر بێ واتە دەچێت 100 تەرازوەکە 49 کیلۆبی نابێت خوێن بدەیت ئەبێت لە 50 بەرەو سەروبی. هەشتەمیان ئافرەتی حامیلە و دووژیان بە هیچ شێوەیەک نابێت خوێن بدا خوێنی لێوە ناگیرێ
ئافرەتێک کە کۆرپەی هەیە و شیر دەدا ئەبێ مناڵەکەی لە 9 مانگ بەرەو سەر بێ واتە ئافرەتێک کە مناڵی شیرە خۆرێ هەیە 8 مانگە منداڵەکەی نابێش خوێن ببەخشێ ئەبێ لە 9 مانگ منداڵەکەت گەورەتر بێ نۆیەمیان پلەی گەرمی لەشت 37 پلەونی و بێ کە پلەی ئاسایی لەشە هەر کەسێ تای لێبێ هەستت کرد لەشت گەرم داهاتەوە تا لێیە نابێ بچی بۆ خوێن بەخشین خاڵی دەیەم لێدانی دڵی ئینسان لە نێوانی 50 بۆ 100 دابێ نابێت لە 50 کەمتر بێ لاواز بێ نابێت لە 120 لێدا دڵت لە 50 بۆ 100 بێ خاڵی 11 فشار و زەختی خوێنت لای سەرەوەی 90 بۆ 180 میلیمەتر جیوە بێ لای خوارەوەی 50 بۆ 100 میلیمەتر جیوە بێ خاڵی 12 دەرمانی خوێن شلکردنەوە ئەسپرینت بەکار نەهێنابێ هەر کەسێ حەپی ئەسپرین بخوا نابێ خوێن ببەخشێ ئاگادار بن 13 خوێن بەخش نابێ بە ڕۆژوو بێ بڵێ مامۆستا وەڵای ئەگە خوێن ببەخشم دەبێ ڕۆژۆکەم شکابێ ئەزیزم ئەسڵەن نابێ بە زمانی بە ڕۆژەوە خوێن بدەیت ئەگە خوا دەکات تۆ کەسێک بە گیانی تۆ ڕزگار دەبێ ئەو خوای ئەرحەم الراحیمین پێی خۆشە مادام لە شەوا خوێنەکە وەرناژیرێ و ناچاری ڕووداوەکە کتوپڕە و تۆ جەستەت بەهێزە یەکسەر ڕۆژۆکەت بشکێنە بڕۆ جوان تێر ئاو شەربەت و ئیم بخۆ ئەمجا بچێ بەردەمی فەحسی خوێنەکە پرسیاری مامۆستای ئاینی مەکە بە زمانی بە ڕۆژەوە خوێنت لێ بگرن تووشی کارەسات دەبی ئەسڵەن حرامە بە زمانی بە ڕۆژەوە خوێن لە هیچ کەسێک وەربگیرێ دواتر قەزای ڕۆژۆکەت بکەوە خوا هیچ لە ئەجری ڕۆژۆکەی ڕەمەزانت کەم ناکاتەوە چواردەمیان هەر کەسێ پەنا بەخوا نەخۆشی سەرەتان شێرپەنجەی هەبێ هەر کەسێ نەخۆشی شەکرەی هەبێ هەر کەسێ زەردووی هەبێت جەستە و چاوی زەرد بوو بێ هەر کەسێ سنگی بێشێ و ئازاری سنگ و سیەکانی هەبێ نابێ بە هیچ شێوەیەک خوێن بدا هەتا چاک دەبێتەوە 15 دەبێ ئەو کەسە نانی خواردبێ مختبەرەکە لێ بپرسێ ئەگەر نەیخوارد بڵێ من نانم نەخواردەوە برسیم یەکسەر هەستێ نام بخوا هەروەها ئەو کەسەی کە جگەرە دەشێشێت نابێت 2 سەعات لە دوای خوێن بەخشینەکەەوە جگەرە بخوا چونکە یەکسەر تووشی سەرجێش خواردن و بورانەوە دەبێت شێ ناتوانێت بە درێژایی ژیانی خوێن ببەخشێ ئەو کەسەی کە قەت لە ژیانیان ناتوانێت خوێن بدا بە کەس ئەمانن پەنا بەخوا هەر کەسێ نەخۆشی ئایدزی هەبێت دووەمیان هەوکردنی ڤایرۆسی جگەری لە جۆری B یان C ڤایرۆسی جگەر لە جۆری B یان C هەبێ نابێ خوێن بدەی بە کەس هەر کەسێک بۆ یەک جار تریاک و مادە هۆشبەرەکانی بەکارهێنابێ حەبی هۆشبەری بەکارهێنابێ یەک جار لە ژیانتا دەمت بە تریاک کەوتبێ نابێ خوێن بدەی بە کەس چوارەم هەر کەسێک سێکسی ناشەرعی دوو لە ڕووتان بکە ئەو کەسانی فاحیشەگەرن بە هیچ شێوەیەک لە ژیانیانە بۆیان نێ خوێن بدەن بە کەس شەش زانیاری شەشەم هەر جارێک چەند خوێن لە ئینسان وەردەگیرێ سۆندەیەک پێوەکەی نەخێر لە هەر خوێن وەرگرتنێکدا بڕی 450 تا 470 میلیم خوێن وەردەگیرێ کە دەکاتە چەندی خوێنی جەستەی تۆ لە 110 بۆ لە 113 یعنی 100 لتر خوێنت هەبێ دەتوانی لە 110 ببەخشی یان لە 113 ئەو پەڕێکەی ببەخشی لەوە زیاتر نابێ خوێن لە جەستەی ئینسان وەربگیرێ گەورەی ئەڵڵا سوبحانەه وتەعالا لە خوێندا ببینە مسڵمانی بەڕێز ئەو ئەڵڵایی کە ئێستا تۆ دەمی خۆت گرتووە لە خواردن و خواردنەوە لەبەری وەرن لە یەک دڵۆب خوێنە گەورەی ئەڵڵا ببینە شانازی بکە کە ئەڵڵا دەپەرستی کە سەری بەندایەتی بۆ دەخەیتە سەر زەوی خوێن لە چی پێک دێ خوێن لە سێ بەش پێک دێ لە خڕۆکەکان لە خەپلەکانی خوێن لە پلازمای خوێن خڕۆکەکانیش دوو جۆرن خڕۆکەکانی سووری خوێن لەگەڵ خڕۆکە سپیەکانی خوێن خڕۆکە سوورەکانی خوێن ئیشیان گواستنەوەی ئۆکسجینە بۆ هەموو شانەکانی لەش لەگەڵ هەڵگرتنی ڕەنگی ئەو بۆیەی کە ڕەنگە سوورەکەی داوە بە خوێنەکە ئەها ڕەنگی سوور خوێن سوورە ئەوە ئەو بۆیە لە خڕۆکە سوورەکاندایە هەروەها ئۆکسجین دەگەێنێ بە هەموو شانەکانی لەشی ئێمە ئەی خڕۆکە سپیەکان سیستمی بەرگری و دیفاعی لەشن وەزارەتی پێشمەرگەن وەزارەتی بەرگرین دیفاع لەو هێرشانە دەکەن کە دەکرێتە سەر جەستەی تۆ هەر ڤایرۆسێک هەر میکرۆبێک هاتە ناو خوێنی تۆوە جا سوبحان الله سەیری ئەم مؤسسەیەکە لە یەک دڵۆپی خوێندا یەک حکومەت هەیە یەک حکومەتی خوای گەورە دروستی کردووە یەک ڤایرۆس و میکرۆب چۆ خوێنەکەتەوە یەکەم بەش لە خڕۆکە سپیەکان پێیان دەوتێت دەستگای هەواڵگری بەشی ئیستیخباراتی عەسکەری یەکسەر دەگەڕێ چی زانیاریە لەسەر ئەو میکرۆبە وەری دەگرێ ئەی ناسێ
تەمەنی چەند دەمێنێتەوە چەند کاریگەرە بەچی لە ناو دەچێت هەموو راپۆرتی ئیستیخباراتی و هەواڵگری خۆی دەداتە دەستگای دووەم دەڵێ ئەمە مەلەفەکەیە من ئیشم ئەمەندە بوو پێم وتی ئەم میکرۆبە ناوی ئەوەیە بەمە لە ناو دەچێت بە چ چەکێک لە ناو دەچێت چەند لە جەستەیە دەمێنێتەوە چەند توانای بەرگری هەیە ژمارەی چەندە بەشی دووەم لە خۆڕۆکە سپیەکان دەکەونە کار ئەوە ئیشی ئەو تەواو ئیستیخبارات کاری خۆی کرد بەشی دووەم دەستگای تەسنیعاتی عەسکەریە ئەم پێی وتۆ بە فیشەک لە ناو دەچێت یان بە ساروخ یان بە گازێک چه چەکێکی بۆ ئامادەکەین لە ناو خوێندا یەکسەر خوێنەکە دەست دەکات بە دروستکردنی ئەم چەکە ئەوە تو ئاگال لە هیچ نییە لە ناو خڕۆکە سپیەکاندا چەکەکە دروست دەکرێت بە پێی لە ناوبردننی ئەو میکرۆبە و ئەو ڤایرۆسە ئەمیش چەکی خۆی دروست کرد دەیدا بە بەشی هێزی پێشمەرگە ئەڵێ من چەکەکەم دروست کردووە فەرموو بە ئەم چەکە شەڕ بکات دەستگاکە دەست دەکات بە وەرگرتنی سەرباز یعنی بۆیە جاری وایە نەخۆشکەوتنیش خێری گەورەی تێدایە ئەم هێزی پێشمەرگەیە خەوتووە دەمێکە شەڕی نەبینیوە لەگەڵ ئەو ڤایرۆسە هات چەکەکەی بۆ ئامادەکرا و یەکسەر چەکی ئەدرێتەوە وەکو حکومەتی خۆمان نیە پێشمەرگە دەنێدەڵە بە خۆت فیشەک بکڕە نەک بە چەکی خۆت شەڕ بکەین ناوەخێ دەبێت پێشمەرگە پێشتر چەکی بۆ حازر بکرێت لە سیستمی خوێندا وایە یەکسەر خوێنەکە چەکەکەی ئامادە کردووە دەیداتە بەشی جەنگاوەران شەڕێکی مان و نەمان دەکرێت بە هەمویان لێی دەدەن و ئەو ڤایرۆسە لە خوێنەکەی تۆدا دەکوژن مەیدانی جەنگ پڕ بۆ لە کەلاک هێزی پێشمەرگە دەڵێ بەشی پاکردنەوە من شەڕی خۆم کردووە لە ناوم بردووە دوژمنەکە تەواو بووە ئەو هەموو ڤایرۆس و میکرۆبە مردووە وەرم پاکەنەوە با ناو ژینگەکەمان پیس نەبێ خوێنەکە پیس نەبێ ئەوانیش لە ڕێی چێم و جەراعەت و ئیتیهابەوە هەمووی فڕێ دەدەنە دەرەوەی جەستە سبحان الله ئەمە لە ناو خوێنی ئێمەدا ڕۆژانە چەند جار تۆ نەخۆش بووی هەستت بە هیچ نەکردووە دەرمانێکی شت بەکار نەهێناوە خوا ئاوا تۆ ڕزگار کردووە هەزاران جار سوپاس بۆ تۆ یا ئەڵڵا کە ئێمە تۆمان ئاوا بە گەورەی ناسیوە کە لەبەر خاتری گەورەی تۆیە بە ڕۆژوین ئەم جیهازی بەرگری لە شەب بەچی بێهێز دەبێ بە دووشت یەکەمیان هەر کەسێ زۆر خەفەت خوا و دایمە بیری ئاڵۆز و خەمناک بێ ئەو کەسانی شیدەتی نەفسیان هەیە دایمە خەمۆکن دایمە قەلەقن دایمە دەترسن جیهازی بەرگری لە شەکەیان زۆر لاواز دەبێت بە بچووکترین ڤایرۆس تووشی نەخۆشی دەبن زاڵ نابێ بەسەریە دووەمیان هەر کەسێک بێڕەوشتی بکە ئەوانەی کەوا کاری ناشەرعی دەکەن تووشی ئایدز دەبن ئایدز ئەوەیە ئەم ڤایرۆسە کە هاتە ناوەوە تیرۆریستێکی عەجیبە جلی هێزی پێشمەرگە لەبەر دەکات سەیتەرەکان دەبڕێ و دێتە ناو لەشتەوە یعنی وای لێ دێ ئەو جیهازی بەرگریە سەری لێ شێواوە نازانێ ئەمە دوژمنە یان پێشمەرگەی خۆیەتی یان سەربازی خۆیەتی ها ئەوانەی نەخۆشی ئایدزیانە چارەسەر ناکرێن چونکە دەستگاکە سەری لێ شێواوە تیرۆریستەکە چۆتە ناوەندیەوە بە هەمان بەرگ و بە هەمان شێوە قسە دەکات لە ناو دەستگای ئیستیخباراتەکە جێ خۆی کردوێتەوە بۆیە ئیسلامیش هاتۆ بۆ دووشت یەکەمیان پێت بڵێ ئەی ئینسان قەت خەفەتبار مەبە دائمە گەشبین بە ئەمە پەیامی ئیسلام ئەمەیە دووەم خەڵکینە لە داوێن پیسی بە دوور بن بابی ئەخلاقی لە کۆمەڵگادا بڵاو نەبێتەوە ئەم دوانەش هەمووی بەچی تەواو دەبن بە قازانجی ئینسان بە سەلامەتی ئینسان بۆیە دینی ئیسلام حەق وایە هەموو کەس داوای بکە هەمومان داوای ئەوە بکەین ئیسلام مزگەوت مینبەر گەشەی پێ بدرێ نەک لێ بترسین چونکە پەیامی مزگەوتە پێت دەڵێ ئینسانێکی ورە بەرز بە ئینسانێکی خەفەتاوی مەبە ئینسانێکی گەشبین بە هەر ئەو پەروەردەی ئیسلام و مزگەوتەشە پێت دەڵێ بابی ئەخلاقی لە ناو کۆمەڵگادا بێ ڕەوشتی بڵاو نەبێتەوە کوڕ و کچ بە حەڵاڵی و بە شەرعی دەستیان بکەوێت خۆشەویستم گەورەی خوا لە خوێنا ببینە لە هەر چرکەیەکدا نەک لە دەقەیەکە لە هەر چرکەیەکە 2 ملیۆن و خڕۆکەی سوور لەدایک دەبێ 2 ملیۆن و خڕۆکەی سووری خوێنی تۆ دەمرێت سوبحان الله ئەم خوێنە بەردەوام لە تازەبوونەوەدایە 2 ملیۆن و خڕۆکەی سوور لە یەک چرکەدا دەمرێ 2 ملیۆن و خڕۆکەی تازە دێتەوە شوێنەکەی خڕۆکەی سوور ئەوەی کە دەمرێ چۆن ئینسان کەمر فڕێ نادرێ ئەی بەنە قەبرستان و دەینێژین یەکسەر 2 ملیۆن و خڕۆکەی سووری ئێمە لە یەک چرکەدا بەرەو قەبرستانی سپڵ بەڕێ دەکرێت قەبرستانە سپڵ لەوێ جەستەکە وەردەگرێ و دەینێژێ لە ناو خۆیدا و شی دەکاتەوە چۆن مرۆڤ شی دەبێتەوە لە قەبرا خوێنەکە شی دەبێتەوە هیمۆگلۆبینەکە لەگەڵ ئاسنەکەدا هیمۆگلۆبین دەڕوا بۆ جگەر و زراو ئاسنەکە دەڕوا بۆ مۆخی ئێسک بۆ ئەوەی جارشکە خوێنی تازە بەرهەم بێنێتەوە بەڵام جار هەیە خۆشەویستان جگەر سپڵ کاتێک کە ئیشی ئەوەیە مردووەکان وەرگرێ و قەبرستان بێ و جارشکە شیام کاتەوە یەک زەڕە لە حەدی خۆی چالاکتر بێ
یەک تۆسکاری چالاکتر بێ خڕۆکە سوورە زیندوەکانیش دەخوا پەنا بەخوا ئەو کاتە ئینسان بە ماوەیەکی کام دەمرێ یعنی بەس سپڵی ئێمە یەک تۆ سیستمەکەی تێکچێ لە جیاتی بەس خڕۆکە سوورە مردووەکانشی بکاتەوە پەلاماری خڕۆکە زیندوەکانیش بدا وەریان بگرێ و بیان کوژێ بە ماوەی مانگێک نابە ئینسان خۆی لە گۆڕا دەبینێتەوە دەی توخوا چێ هەیە غەیری ئەڵڵا ئەو سپڵەی وا تەنزیم کرد بێ بەس مردووەکانشی کاتەوە پەلاماری زیندوەکان نەدا غەیری ئەڵڵا هیچ کەس نییە خوا دەفەرمێ سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق أولم يكفي بربك أنه على كل شيء شهيد بلى والله تنهى الله كأقدار بسر هموش تيقدا چەند خاڵێک یەکەم خۆت بپارێزە لە ڕشتنی دڵۆ پێخوێنی هیچ کەسێک بە ناحەق پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەی بوخاریدا دەفەرمێ لا يزال المؤمن في فسحة من دينه ما لم يصب دما حراما إنسان دڵی بە ئیمانداریەکەی خۆش بێ هەرچ گوناهێکت کردووە مەویز نەبی لە ڕەحمەتی خوا دڵت بە ئیمان و ئیسلامەتیەکەت خۆش بێ کە بەهەشتی خوا بەدەستدێنی بە شەرتێک دەستت لە ڕشتنی خوێنی کەسێکان نەبوو بێ نافەرمێ ئیمانداریش ها بەڕێزان حەدیسەکە دەفەرمێ ما لم يصب دما حراما حتى کافرێک کە هیچ زەرەری بۆ تۆ نییە نابێت لەسەرەوەی کە کافرە کە بێدینە کە جوولەکەیە کە مەسیحێ بیکوژی ئەو مافەد نییە هەتا وەکو ئەو ڕۆژێ دەتخەنە قەبرەوە خوا بمان پارێزێ لەوەی دەستت نەبێ نە بە دەستت نە بە چەکت نە بە قەڵەمت نە بە قسەت نە بە ئەشهەدو بالله لە خوێنی ڕشتنی کەسێکدا دڵت بە ئیمان و ئیسلامەتیەکەت خۆش بە ئیشاءڵڵا سەرفرازی دەتخوا خۆت بپارێزە برای ئیماندار خوایە بمان پارێزی لەوەی بە دەمی ئێمە بە قەڵەمی ئێمە بە قسەی ئێمە بە راپۆرتی ئێمە بە چەکی ئێمە خوێنی ئینسانێک کە حەقی بەسەرمانەوە نیە بڕژێ دووەمیان ئەی خوێن بەخش دڵخۆش بە بەکارەکەت ئەو کەسانی کەوا هیممەتتان هەیە لە ڕۆژی جیهانی خوێن بەخشینە یان لە ڕۆژەکانی تری ساڵە فریای ئەو کەسە دەکەون بریندارە فریای ئەو منداڵە داماوە دەکەون کە تالاسیمایەتی فریای ئەو کەسە دەکەون کە خوێنی دایمەدا دەبەزێ و تووشی کەم خوێنیەتی دڵت زۆر بەکارەکەت خۆش بێ واللهی ئەو کاتەی لە ماڵ دەڕۆیتە دەرەوە هەموو هەنگاوێکت وەکو بێی بۆ مزگەوت ئاوایە ها کە دەی بۆ مزگەوت هەموو هەنگاوێکت چاکەیە سیارەکە زۆر دوور ڕاگرتووە زۆر ماندوو بووی تا گەیشتوویە مزگەوت دڵت خۆش بێ ماندوو مەبە چونکە هەموو هەنگاوێکت خوا چاکەیەکی بۆ نووسێوی گوناهێکی لەسەر ڕەش کردوویەوە واللهی ئەو کاتەش لە ماڵەوە دەچی بۆ خوێن بەخشین هەموو هەنگاوێکت خوا ئەجرێکت بۆ دەنووسێ گوناهێکت لەسەر ڕەش دەکاتەوە ئەو کەسەی تۆ ڕزگاری دەکەی کە خوێنەکەت پێبەخشی و لە مەردن ڕزگارت کرد چەند نوێژی دوای ئەوە بکات چەند زیکر بکات چەند قورئان بخوێنێت چەند سەدەقە بکات بەبێ ئەوەی لە خێری ئەو کەم بێتەوە دێتە سەر تای تەرازوی خێرەکەی تۆ بۆیە لە ڕۆژی قیامەتا خوێن بەخشەکان کە سیر دەکەن خوایە ئەو هەموو ملیۆن چاکە ئەوەی منە خۆ من نەمکردووە خوانە نوێژی من نین خۆ ڕۆژووی من نین خۆ زیکر و خێری من نین خوا دەفەرمێ ئەوە خوێری ئەو کەسەیە کە تۆ خوێنت پێبەخشی و لە مەردن ڕزگارت کرد بەقەدەر هەموو ئەجری ئەو ئەجر هاتۆتە تەرازۆکەتەوە لەبەرەوە زۆر دڵتان بەکارەکەتان خۆش بێ ئەی ئەو هیممەت بەرزانەی کە خوێن دەبەخشن و ژیانی بەخشینتان تێدایە سێم لە ژیانتدا کەسێکی چاوکراوە بە خوێن مژ و خوێن بەخش لێک جیاکەوە بزانە چێ خوێنت پێ دەبەخشێ حەیفە جیای نەکەیەوە لەو کەسێک کە خوێنت دەمژێ ئێمە زۆر جار هێستا دۆست و دوژمنی خۆمان لێک جیا ناکەینەوە حەقە بەر چاوڕوون بی ئەو کەسەی خوێن دەبەخشێ لەگەڵ ئەو کەسەی خوێن دەمژێ بەخوا گوناحە ئینسان عەقڵی نەگاتە ڕادەیەک لە یەکیان جیاکاتەوە چوارەمیان ئەو کەسانەی مناڵی تالاسیماتان هەیە کە بەردەوام بەڕێی خەستەخانە و وەرگرتنی خوێن و ئەمانەوەن ئێوەش ڕاستە موسیبەت و ناڕەحەتیتان گەورەیە بەڵام وەڵڵاهی ئەجر و پاداشتان لای خوا گەورەیە ئەی ئەو دایکی کە مناڵێکی ئاوا بەخێو دەکەی تۆ لە ئاستی ئەو کەسانەدای کە شەو تا بەیانی لەسەر بەرماڵ شەو نوێژ دەکەن لەگەڵ ئاستی ئەو کەسانەدای کە تا ئێوارە بە ڕۆژوون بەگەرما ئەی ئەو باوکە وەکو هەمیشە تۆ لە خێر و سەدەقاتا بی دەقایقی ژیانت وەڵڵاهی بەرەکەتە خوا لە چەندین موسیبەتی دەتپارێزێ بۆی ئەو منداڵە تالاسیمایەوە ڕێزی لێ بگرە دڵی خۆش کە بێدڵی مەکە بە دەوریەوە بە ئەم تاقیکردنەوەی خوایە بەهەشتت بەنسیب دەکا بەویستی خوای گەورە کارمەندانی بانقی خوێن ئەو کەسەی کە دەرزێکە دەخەیتە قۆڵێ و خوێنەکە وەردەگری تا ئەوەی دەیخێنا و نەخۆشەکەەوە دڵتان خۆش بێ بەکارەکەتان
ئێوەش کارەکەتان بەڕووی خۆش و بەدەستی پاک و بە ئەمانەت و خاوێنی بکەن بەقەدەر خوێن بەخشەکە بەبێەوەی لە خێری ئەو کەم بێتەوە ئێوەش خێرتان دەگات ئێوەش ئەحەد المتەصەدیقینن ئەها دەستگای خێر بۆنەکەی بەسەر هەموواندا دەڕوا ئەو کەسانی لە بانقی خوێنان دڵتان بە کارەکەتان خۆش بێ دایمە ڕووتان گەشت بێ دایمە زمانتان شیرین بێ دایمە ماندوونە نازمن لە نیوەی شەوە هەستای تووڕەمە بە وڵای لە خەوڕات پەڕاندم دڵت خۆش بێت تۆ خوێنن نەداوە بەڵام بەقەدەر خوێن بەخشەکە خۆی گەورە ئەجری بۆ نووسیوی خاڵی کۆتایی ئەی ئەو کەسەی کەوا نەخۆشی خوێنت هەیە هەرگیز مەویز مەبە لە ڕەحمەتی خوا نەڵی زەحمەتە نەخۆشی ناو خوێنەکەم چاک ببێ گەشت بین بە ئەو خوای کە باسمان کرد لە دڵۆ پێ خوێنە ئەم هەموو ئیعجاز و سەرسوڕهێنەرەی داناوە واللهی بە ئیزنی خوای پەروەردگار بە گەشتبینی و بە هیممەتی بەرزت زاڵ دەبی بەسەر نەخۆشەکەتدا نەترسی لە مردن بەخوا مردن بەوە نییە خوێن نەخۆشیان ساغا کاتی دیاریکراوی خۆی هەیە لە کتێبی قیسەس المەواضیع دکتۆر لەبیب بەیزون لە لاپەڕەی 54دا بە سەراتێک دەژێڕێتەوە دەڵێ کاتی خۆی لە دیمەشقی سووریا پاسێکی گەورە تیژڕە و کە چەندین نەفەری لە خۆی گوتۆ منشەئە گەورەکان لە پێچێکە لە مناڵێکیدا مناڵەکەی فڕێدا مناڵ بە حسابی طبیعی بێ دەبێ مرد بێ بەڵام مناڵەکە هەر تاسا کە هەستایەوانە تەپ تۆزایی بوو بە شۆستەکەی دادا بوو یەکسەر هەستایەوە لە ترسانان ڕای کرد مناڵ هیچی لێ نەهات هەر لەوێدا کۆمەڵک سەیاق تەلەفۆنیان بۆ نەژدە و ئاسایش و ئیزعاف کرد بوو وەرە منداڵێک ساری لێداوە کەسێک ساری لێداوە کابرا ناچار پاسەکەی وەستان مناڵ ڕای کرد و خۆی بە کۆڵانە ناکرد و مناڵ دەرچوو مناڵ هیچ عیبی نەبوو کابرای ساوتی وەڵڵەهی دەگیرم بە کابرای یاریدەدەری سەیاقەکەی وتوتی چی بکەین ئەوە پۆلیس دەگاتە سەرمان باشە تا ئەم منداڵە دەدۆزرێتەوە ئێمە چی بکەین کابرای یاریدەدەر کوتی وەرە فێڵێ بکەین ئەوە دواتر سەیاقەکە دەیجارێتەوە وتی فێڵی چی وتی من خۆم دەکەم بە کابراڵەم کاکە دابەزی بووم ئەوە من بووم ئەو نەفەرە من بووم لێدام و ئاوێنەکەی لێدام و شکر سەلامەت معیبم نییە بۆیە راپۆرتەکەت پڕ بکرێتەوانە بڵێن کاکەەوە کابرا بۆ خۆی مەوجودە و بە دوی مناڵان نەگەڕێن منداڵ تەواو ڕۆیشتووە وتی زۆر باشە دابەزی لە پاسەکە چوو لەولاوە تۆز دەستی بەسەری خۆیەوە گرتبوو ئاسایش و نەژدە گەیشتەوە و ئیسعاف گەیشت وتیان کامە بووتی وڵا کاکە ئەو پیاوە بوو ئاوێنەی سارەکەم لێی درا و شتێکی ئەو تۆ نییە کە دەستیان لێ دەستێکن کابرا مردووە سبحان الله و پیلانی ئەوەی دانا بخۆی بکە بە نەخۆشەکە بەڵام یەکسەر لەوێدا مەلەک المەوت گەیشتە سەری و گیانی دەرچوو بوو ئینسانەکان هیممەتتان بەرز بێ ئەوانەی نەخۆشی خوێنتان هەیە مردن بەوە نییە تۆ نەخۆشی یان ساغی ئەو کەسانشکەوان نەخۆشیێکی خوێن دەبینن هیممەتی بەرزکەوە مەڵێ ئەی هاوار بەخوا حەیف والله تەمەنێکی کەمەتە بوو فڵان کەسی جواب بوو مرد ئەتر وانە بڵێ چەندین خەڵکم بینیوە نەخۆشی ئاوا خوێنیان هەبوو ئێستا الحەمدولله هیچ نەخۆشێک لە جستەیان دانەماوە ئەم خوێنە بەردەوام لە خۆ دروستکردنەوەدایە زۆر توانای بەرگری هەیە کە خۆی نوێکاتەوە مادام نوێ دەبێتەوە پیسەکە دەڕوا و پاکەکە دێتەوە شوێنی ومێدەوارم کە ئینشاءالله لە ڕۆژی خوێنبەخشیندا یان لە هەر وەختێکە کە ئینسانەکان زەرورەکان پێویستیان بە خوێن بوو بەپێی ئەو ڕێنمایانەی باسمان کردو لە شوێنی مەبەست وەری دەگری هیممەتت هەبێ و خوێن ببەخشە و ڕزگاری ژیانی کەسێک جاکە خوێن دەبەخشی هەر بۆ یەک کەس نییە هەموو بتڵە خوێنێک کە دەیبەخشی چوار کەس ئیستیفادەی لێ دەکات یعنی نەڵێ هەر یەک نەخۆشم ڕزگار کردووە هەموو بتڵە خوێنێک کە تۆ دەیبەخشی چوار کەست پێ ڕزگار کردووە نەک تەنها کەسێک خێرەکەی نەبراوەیە یا ربی خوای پەروەردگار ڕەحممان پێ بکەی یا ربی خوای پەروەردگار لێت دەپاڕێمەوە دوێژ و تاعەت و عیبادەتمان قبوڵ کەی لە دینەکەی خۆت باشتر شارەزامان کەی یا ربی خوای خوێنەکەمان پاک و خاوێن کەی ئەوەندەمان خوێنی پوخت پێ ببەخشی کە بتوانین گیانی هاوکاری و بەخشندەییمان هەبێ خوای نەخۆشیەکانی خوێن نایەتە جەستەمانەوە بمان پارێزی هەموو ئەو کەسانی نەخۆشی خوێنیان هەیە یا ربی خوای ڕەحمیان پێ بکەی خوایە هەر کەسێ نەخۆشی خوێنی هەیە شیفای بەخێری بۆ بدێری هەر کەسێ هەر جۆرە نەخۆشیەکی هەیە یا ئەرحەم الراحمین یا شافی یا الله لەم ڕۆژە مبارەکەدا شیفای بۆ بنێری ئەوانەی دەستکورت و نەدارن خوا دەرگای ڕزق و ڕۆزیان لێ بکەیتەوە ئەوانەی بەخشندن خوای هەزاران ئەوەندەیان پێ ببەخشی هەر کەسێ ئەم ماڵی توی ئاوەدان کردوێتەوە ماڵی تۆ ئاوەدان دەکاتەوە یا ربی خوای ماڵی ئاوەدان کەی لە بەڵاو مشکیلە بیپارێزی و بە دووری کەی یا ربی خوای گرفتەکانمان حەلکەی هەر کەسێک کێشەی خێزانی و ئاژاوی خێزان هەیە خوای ئیسلاحی حاڵی بکەی هەر کەسێ منداڵی لاسارە ساڵحی کەی هەر کەسێ منداڵەکانی ڕێک و پێکن تەمەنیان پڕبەرەکەت کەی هەر کەسێ منداڵی نییە یا الله دوعای ئیماندارێکی بە حەقی بۆ گیراکەی ئەولادی ساڵحی پێ بەخشی خوای پەروەردگار خوای مناڵ بەخشی بەوانەی کە چاوەڕێی مناڵێکی ساڵح و نەوەیەکی ساڵحن یا رب العالمین
یا ربی خوای پەروەردگار هەر کەسێ نەخۆشی دەرونی هەیە لەم ڕەمەزانەدا دڵتەنگە خۆیە دڵی خۆشکەوی و شیفای دڵ و دەرونی پڕخەمی بدەی و زەردەخەنە بخەیە سەر لێوی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی کوردستان بە سەلامەتکەی هێزی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و پۆلیسی ناوخۆ و ئەو کەسانەی کەوا ئەمن و ئەمانی شەقامەکان دەپارێزن یا ربی خۆیان تۆش بیان پارێزی ڕۆڵەکانمان لە هەر شوێنێکی ئەم دنیادان خۆیان محفوظ و پارێزرا و مەحروسیان کەی آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.